گوندەکان تاکە هیوایمانەوەی ئێمە بوون لە ژیان بەڵام بەرپرسمان هەبوو دەیوت لە هەر گوندە و ژنێکم هەیە پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت لەو کاتەوەی شارم بەجێهێشت هیچ خواردنەوەیەکی کحوولیم نەخواردبوویەوە لە هەر کوێش بوومایە ڕێگەم بە هیچ کەم لە پێشمەرگەکان نەدەدا کە هیچ خواردنەوەیەکی کحوولی بخۆنەوە دلێری سەید مەجی پێی وتم کە ئەم شەو بەتەنیا وەرە بۆ لامان شەو لەگەڵ کاک ئازاد هەورامی و کاک قادری حاجی مەجید دادەنیشین لەوێ دلێر وتی چاوەڕێم کەن دەچم تا لای مام جەلال و دەگەڕێمەوە کە گەڕایەوە بتڵێک ویسکی ئۆڵبداری هێنابوو دەستمان کرد بە خواردنەوە لەگەڵ هەندێک گۆشت کە لە شارەوە بۆمان هاتبوو کاک ئازادیش بە گیتار خەریکی ژەنین بوو لەگەڵ دەنگی گۆرانی کە ئەو ناوەی تەنی بوو زستانی ساڵی 1970 بوو پلەی گەرما لە 10 بۆ 15 پلە لە ژێر سفرەوە بوو ئێمە لەگەڵ چەند پێشمەرگەیەک بەرەو چیا بەڕێکەوتین بەفر و زریان زۆری بۆ هێناین و هێزمان لەبەر بڕا هەرچۆنێک بوو بەسەر گردەکە کەوتین و چەند ڕیزە فیشەکێکمان تەقاند تاکو خەڵکی گوند بە فریامان بکەون لە گوندەوە وەڵام درایەوە و هاتن بەدەممانەوە ئێمەیان بە سواری هێستر بردەوە ناو ماڵ و لە ماڵەکاندا ژنانی گوند بە سەلیقەی خۆیان تیمارمان دەکەن و نانمان دەدەنێ و لە پەسا چایمان دەرخوارد دەدەن تاکو بینەوە سەر خۆمان ڕۆژی دواتریش لەوێ دەمێنینەوە تاکو هێزمان بێتەوە بەر ئەمە لە کاتێکدا بوو ئێمە هەمیشە بارگرانی بووین بۆ ئەو ماڵانەی کە لەسەر ڕێگاکانمان بوون چەند گوناه بوون ئەو خێزانە جوتیارانەی کە نەیان دەتوانی ژەمێک بە ئاسوودەیی لە ماڵەکانیاندا بخۆن کە نەیان دەتوانی ڕۆژێک بە ئارامی لە ماڵەکانیاندا سەرخەوێک بشکێنن چەند سەخت بوون ئەو زستانە شەوانەی کە لە شیرینی خەودا لە دەرگای ماڵانی تازە زاوامان دەدا و لە ئامێزی نەوەبووک دەرمان دەکرد و بۆ تاقیکردنەوەی مەترسی ڕێگا دەمان نارد من هەمیشە بە توانە و حوسڵە و خۆڕاگری خەڵکی گوندەکانی کوردستان سەرسام بوو لە ناو قۆخەکانی بلەکێدا لەسەر جۆگەیەک ئاو بەڕیز دەڕۆین شۆخە کچێک ئاو بەجلەکانیدا ڕژاوە و گردنی تەڕ کردووە کەس دەگاتە لای من و لە من تێدەپەڕێت یەکێک لە پێشمەرگەکان دەڵێت وای بەڕووتی خۆی لەبەر کردووە منیش ئاور دەدەمەوە و لە پێشمەرگەکە تووڕە دەبم و دەڵێم ئێمە پێشمەرگەین خۆجاژ نین ئەی بە بۆتان ئاواکەن ئەویش وەڵام دەداتەوە و دەڵێت جا چییە من ڕاستیەکەم وتووە بابەتی ژن و سێکس بابەتێکی هەستیار بوو لە لای ئێمە من بەش بە حاڵی خۆم لە ماوەی 10 ساڵی پێشمەرگایەتیم دەستم بەر هیچ ئافرەتێک نەکەوتووە بەڵام لە پاڵەمەشدا لێپرسراومان هەبوو هیچ دەرفەتێکی لە دەست نەدەدا من خۆم لە لێپرسراوم بیستووە کەوتوویەتی من لە شارە زور هەتا قەرەداخ لە هەر گوندە و ژنێکم هەیە بەخوا من بە بێژن هیچ هەڵ ناکەم